بابەتەکانی پەیوەست بە سنوور بابەتێکی پێدەگوترێت سەروەریەکانیش ئێمە هێشتا هەرێمێکین لە چوارچەوەی عێراقا ئەم بابەتانی کە ڕۆدا بێگومان زیان بە ژینگە دەگەێنێ یعنی چ کۆماری ئیسلامی ئێران بێ چوەکو تورکیا بێ هەردووکیان ئەو شەڕانی کە دەکەن لەگەڵ گروپەنایەرەکانی خۆیاندا لەسەر ئەرزی ئێمەیە کە لەسەر ئەرزی ئێمە بوو بێگومان دار و درەخت و دارستانی ئێمە دەسووتێ سەرنجام دەتوانین بڵێن لە ماوەی ساڵی 2010 هەتاوەکو ساڵی 2019 لە ماوەی ئەو 10 ساڵە چ بە گرفتەکانی ناوخۆی خۆمان و بە کەمتەرخەمی هاوڵاتیان و بەو شەڕانەش ئێمە بەڕاستی هەزارەها دۆنم دارستانمان سوتاوە بەڵام هەوڵەکانی ئێمە لەو پێناوە بووە کە لە ڕێگەی فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەی حکومەت هێرێمی کوردستان پەیوەندی کردو بە وەزارەتی دەرەوەی عێراق وەزارەتی دەرەوەی عێراق هەموو ئەم حاڵەتانی گەیاندۆتە دەوڵەتی تورکیا لە ئاستی عێراق ئاکرێ ئەو شتانە پێوەست نییە بە هەرێمی کوردستان چونکە وەزارەتی ژینگەی عێراقمان هەیە وەزارەتی ژینگەی عێراق لە ئاستی بابەتەکانی تایبەت بە سنوورەوە لیژنەی هەیە بۆ بابەتەکانی پێوەست بە مادە کیمیاویەکانەوە لەبەرەوە ئەو بابەتانی کە تیشکاوەرن یاخود کیمیاوین لە سەرتاسەری عێراقدا وەکو یەک پاکێش تەماشای دەکرێت لەبەرەوە ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەو بابەتانە دەسپێرین بە وەزارەتی دەرەوەی عێراق وەزارەتی دەرەوەی عێراق لەگەڵ وەزارەتی دەرەوەی تورکیا ئەم بابەتانە دەخەنە بەرباس و لێکۆڵینەوە هەروەکو مەسەلەی گرتنەوەی ئاوی ڕووباری دیجلە و فورات کە لەم دوایە کەوتنە ڕێکەوتن و سەرنجام بڕە ئاوی دەکاتەوە کاربەدەستانی حکوومەتی عێراقتان لەو ئاگدار کردوێتەوە کە چەکی کیمیایی نازانین ئەوە مەسەلەیە کە پێوەستە بە بچوون بۆ ئەو شوێنانە ڕەنگە لایەنێک وای وتوێ بەڵام لە هەمان کاتە تیمی ئێمە نەچۆتە ئەو ناوچەیە تاوەکو بتوانێت یا بتوانێت بگاتە ئەو شوێنانە بەڵام ئەبێ عێراق ئەم مەسەلەی یەکلا بکات بەدڵنیایی کاربەدەستانی عێراق داوامان لێ کردوون کە ئەم ئەرکە ئەرکی سنوورە کە ئەرکی سنوور بە ئەرکی وەزارەتی ژینگەی عێراق بەدڵنیایی چونکە ئێمە ژینگەی خۆمانمان خۆش دەوێ ژینگەی خۆمان ئاوە خاکە هەوایە دەبێت لە خەمی دابین بێگومان ئەو لە خەمبوونە بەشێکی وەگوتم یاساکانی هەرێم چێبەجێ دەکا بەشەکانی تری پەیوەست بە پەیوەندی نێوان دەوڵەتەکان هەر عێراق دەتوانێت وەکو گوتم جارێکی تر کردنەوەی ئاو کە دەگیرێتەوە لەلایەن کۆماری ئیسلامی ئێران دەبێت وەزارەتی سەرچاوە ئاویەکانی عێراق وەفدێت دروستکە بۆ مەسەلەی کردنەوەی ڕووباری دیجلە و فوراتی جارێکی تر ئەوە وەزارەتی ژینگەی عێراقی جارێکی تر هاتە سەرخەت و لەگەڵیاندا لەگەڵ تورکیا کەوتونەتە ڕێکەوتن عێراق بۆ مەسەلەی ئەو بەڵام لەگەڵ ئێراندا عێراق خۆی ئەو لیژنەیە بڕیارەدا پێکی بێنێ یاخود پێکی نەهێنێ ئێمە بەس ئەوەندەمان لەسەرەکە ئەو بابەتانە ئاگاداری عێراق بکەینەوە